سڵاوتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە سەلامەتی و پڕ لە خۆشیتان هەبێت. ئەم ڕۆژ کاکۆتا ڕۆژی هەفتەیە و من لەگەڵتانم بە کۆمەڵێک بەڕگە و بابەت کە لە ڕۆژباشی کوردستان 24 هەموو ڕۆژێک کاتژمێر حەوتی سەر لەبانی پێشکەشتان دەکرێت هەم ڕۆژ هەمان چەشنی ڕۆژانی پێشووتر بەڵام بە بەڕگە و بابەتی جیاوازتر لەگەڵتانی. ئەمڕۆ تەوەری سەرەکی بەرنامەکەمان کەمێک جیاوازتر دەبێت لێرە کۆنسوڵی کۆریای باشوور ئامادە دەبێت سەبارەت بە کولتور و فەرهەنگی کۆریای باشوور و هەروەها کوردستان گفتوگۆ دەکەین پێکەوە. هیوادارم ئێوەش لەگەڵمان بن و هەروەها سوود لە تەوەرەکە و جگەلەوەش چێژشی بۆت بکرێت. هیوادارم کە بتوانم ئەمڕۆ بەگەڵ بابەتێکی جوانتان پێشکەش بکەین چونکە ئێمە لە دوێنەوە ئامادەکاریتان بۆ دەکەین بۆی کە باشترین بابەتەکان بگەینە ئێوە و بەیانێکی پڕ لە جوانتان پێش باشێت. سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەم دواتر دەچێت ناو بڕگەکانی دیکە و بابەتەکانی دیکەکە ئامادەکەن. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت دەبێت مەرج بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا هەبێت. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت بەرەو بودجەی سەربەخۆی هەرێمی کوردستان دەچین. بەپێی داهات پشتیوانی دارایی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین. ئاماژەی بەوەش کرد دەبێت دوو مەرج بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا هەبن. یەکەمیان ڕێکەوتنێکە بەپێی دەستور بێت و دووهەمیان قابلی جێبەجێکردن. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ماوەی تۆمارکردنی هاوپەیمانەتیەکانی درێژ کردەوە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەاند ماوەی تۆمارکردنی هاوپەیمانەتیە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو تا ڕۆژی 27 ئەم مانگا درێژکراوەتەوە. ئاماژەی بۆش کردووە درێژکردنەوەی ماوەکە لە پێناو پێدانی دەرفەتی زیاترە بەلایەنەکان بۆ پێکێنانی هاوپەیمانەتی و تۆمارکردن و نوێکردنەوەی داتای حیزبەکانە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق جەختیش دەکاتەوە بە پێیکاتی دیاریکراوە ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پێشوەختە. ڕەوتی ئایندەی کوردستان سووریا داوای دانانی سنوورێک بۆ پەیەدە دەکات. ڕەوتی ئایندەی کوردستان سووریا لە بەیاننامەیەکدا ڕایگەاند کە دەستگامیەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی خۆسەر محەممەد شێخ ئەندامی دەستەی جێبەجەکاری ئەو حیزبەیان لە شاری دربێسەی ڕۆژاوای کوردستان دەستگیر کردووە و بەرەو شوێنێکی نادیار بردویانە. ڕەوتی ئایندەی کوردستان سووریا دەستگیرکردنی ئەندامەکانی لەلایەن ئاسایشی پەیەدا لە دربێسەی ڕۆژاوای کوردستان شەرمەزار دەکات و داواش لە ئەمریکا و هەسەدە دەکات سنوورێک بۆ ئەم کردارانە دابن. ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا دەکات ڤاکسینی ئاسترازینکا بۆ کەسانی سەرووی 18 ساڵی بەکاربهێنرێت. گروپێک لە ڕاوێژکار و شارەزایانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە لە 15 کەس پێک دێن دوای لێکۆڵینەوە پێشنیاز دەکەن ڤاکسینی ئاسترازینکا بۆ تەمەنی سەرووی 18 ساڵ بەکاربهێنرێت. بەرپرسانی ڕێکخراوی تەندروستی جیهانی جەختیش دەکەنەوە ئەو وڵاتانەشی زنجیرەی نوێی ڤایرۆسی کۆرۆنایان تێدا بڵاو بۆتەوە دوو دڵبوون لە بەکارهێنانی ڤاکسینەکان دەتوانن ڤاکسینی کۆمپانیای ئاسترازینکا بەکاربێنن. ترامپ ببێتەوە سەرۆکی ئەمریکاش ناتوانێت هەژمارێکی تایبەت لە تویتەر بکاتەوە. نێت سێگاڵ بەڕێوەبەری ژمێریات لە کۆمپانیای تویتەر ڕایگەاند بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین جارێکی دیکە دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا هەژماری تایبەت لە تویتەر بکاتەوە. تەنانەت ئەگەر ببێتەوە بە سەرۆکی ئەمریکاش ڕاشی گەیاند سیاسەتی کۆمپانیاکە ڕێگە بەهاندانی تونند و تیژی نادات و لەو چوارچێوەیەشدا هەژماری ترامپ بۆ هەتاتاییە بلۆکرا. کورتە کۆتایی هات. بەڵێ سەرەتا لە یەکێک لەو تەوەرانەوە لەو بابەتانەوە دەست پێکەین کە ئامادەیە ئەویش ئەوەیەکە بە بابەتێکی هونەری دەچینە ناو پرۆگرامی ئەمڕۆوە کە هونەرمەند زێرەبان لەزگین کە خەڵکی شارۆچکەی زاخۆیە و ماوەی 6 ساڵە با بەرلینی پایتەختی ئەڵمانیا بەڵێن بەوێ ئاشنا بۆ لەوێ ئەژی
لەو ماوەیەدا چەندین گۆرانی میوزیک و ڤیدیۆ کلیپیشی پێشکەش بە هەوادارانی کردووە هەرچەندە بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا ئاستەنگ بۆ کارەکانی دروست بووە بەڵام لە کارەکانی بەردەوامە و ساڵی ڕابردوو چەندین بەرهەمی هەبووە پلانی هەیە بۆ ئەمساڵ ژمارەیەک گۆرانی و ڤیدیۆ کلیپی دیکە بڵاو بکاتەوە هاوکات هونەرمەند زێربان با ستایلێکی جیاواز و خێرا بەشداری ئاهەنگ و بۆنەنەتەوەیی و کوردەکان لە ئەڵمانیا دەکات. از زیروان لزگین از زاخو جیام مالام لزاخو بو من گلک کاری تونری لزاخو جک انجام دان وکو کلیپ گلک باش دارید کاری می تونری داد کرن وکو پیف وکو آواز وکو آرنجور مدفت از گلت باخوم خوش کم بیدلیم از لسال 2015 هاتم اجدر وی ولاتی لألمانيا باجر برلين اس اكنجي منوكا اس بردومي دمكاري خويا هنري وحتى بردومي مجد كاري هنري دا كليب من انجام دانا لألمانيا دو كليب متشكرنا الماني وما شاء الله تو چند جاني كاورتو بو من بيجتو ابجانه يا بخوداني هكذا ياركي خونه بيتو دردو درماني جاني رانا ما كليبا ما فيديوي بو ما دومانجا ما وقت بيجن ما بلاف كريا لي خلك كي جلك بيشوازيه كا مازن لك سباس بو همي خوشتويا اللي ابسترانا شبيكت هات جبيفين برايمن شواندوسكي وأواسيا من بخوبو كاري موزيكي جن من الجل استوديو كاركر بومينا من دهوكي كاركر كردستاني من برلين كاركر الاساسي وقت بيجن بنجامر تركيا كاركر افسترانا نافاروكاوي بدرستاهي او من قالك ما بحيد كتشا كرد كرن الولاطي ألمانيا طيبات الأوروبا كاك دا كتشيك تدور هاي الفيري جانياوي ماقيلياوي اللي داسبيكي أو بو مثلا نافاروكاوي متقول أفاهاتا كتشكا ألماني ما شاء الله تشان دا جاني نافاروكا ستراني داوية ستراني من هر دور دايا دورة كتشا كرد چند دا جان و ماقيلة مثلا جليد كردي شريناهياوي كچا کردا یا دیاره بو جانیا و هی هواره ما قیلو جانو شنین بجن زراف و نازداره دبکن یا خود سردابرم هر دو چابا وقتی کار از تنه بس کار هنری کم بریا في ظروفه بين بریا في وقتی بيجن فيروس بربلا ببت الجهاني كورونا اتشوما جوفندا دعوت بيكو زاوا عيد ميلادا آهنگين نتوي دنه هذا في قاوه کار نمايه جبو همي در هاتنا گرتن يعني ميناقا او صاله مثلا همي جه هاتنا گرتن زمان بياني بوما لازمه ام بشن كالتوري خو زمان خو نشاولات المانيا بدن انجليز بدن روشان سورداری نما ام پیش کردیم دشمن فما روشان سورداری نما ام پیش کردیم دشمن فما دیپیک و بین حمید ما ام شیک و نابین چه رنگا دیپیک و بین حمید ما ام شیک و نابین چه رنگا ام شیک و نابین چه رنگا ام شیک و نابین چه رنگ لێرە بم یا لەوێ باشە هاتیدەوە لە دوای ئەوەی کە گەڕاینەوە و ئەو بابەتەمان بینی با بەیەکەوە گەڕاکاریەکانی ڕۆژی کەش و هەوای شارەکانی هەرێمی کوردستان ببینی.
بەڵێ وەک دەزانین بەفر و بارانێکی زۆر ماشەڵڵا ئەم ساڵ باری وەشەپۆلێکی سەرما ڕووی کردە شارەکانی کوردستان بە تایبەتی باکووری کوردستان. تیمەکانی ڕاماڵینی بەفر لە شاری مووشی باکووری کوردستان زیاتر لە 2 هەفتەیە سەرقاڵن بە ڕاماڵینی بەفر لە ناو شەقام و ڕێگا سەرەکیەکان و دەرەکیەکانیش. ئاستی بەفرباری لە چەند ناوچەیەکی مووش دەگاتە ئاستی ئەوەی کە ئامێری بەفرەکە لە ناو ڕێگاکە فرێ دەداتواتە ڕێگەکە پاکاتەوە و بەفرەکان بۆ ئەم لاولێ شەقامەکان جا دەکاتەوە. بەهۆی کەڵەکەبوونی بەفر لە چەند ناوچەیەکی باکووری کوردستان هەزاران ڕێگە داخراون، هاتوچۆتیاندا وەستاوە و ئاستەنگ بۆ هاتوچۆ لەو ناوچانەی کە ئەو بەفرە زۆرەی لێباریوە. ئەوە ژیانی هاوڵاتیانی سەخت کردووە و تیمە خزمەتگوزاریەکان و تیمەکانی تایبەت بە ڕاماڵینی بەفر و ڕێگاوبانیش بەردەوام هەوڵی کردنەوەی ڕێگاکان دەدەن وەک دەبینین کە بەو ئامێرانەی کە بەفر ڕادەماڵێت ئەو کارە ئەنجام دەدەن. لە ماوەی ڕابردووش بینیمان لە چەند ناوچەیەک بەهۆی داخرانی ڕێگاکان و بەفری زۆرەوە یەکێک لە نەخۆشەکان بە شۆڤڵ گەیەنراوەتە تیمە تەندروستەکان ئەوەندە ڕێگەکە ئاستەنگ بۆ هاتوچۆتیدا باش بۆ ئەو شۆڤڵە توانێتی وەکو ئامبولانسێک ماوەڵە بکات. هاوکات لە کاتی هاتوچۆی تیمی تەندروستەکان لە چەند ناوچەیەک ئامبولانسەکان تووشی ڕووداوی هاتوچۆ بوونە. بۆیە ئاستی بەفربارین ئەم ساڵ لە باکووری کوردستان ئاستێکی پێوانەیی تۆمار کرد و جگەلەوە خەڵکێکی زۆر سەردانی ناوچەکانی باکووری کوردستانیان کرد هەر لە ناو تورکیا خۆی بۆی کە گەشتێکی خۆش لە ناو کەشی بەفراوی ئەنجام بدەن. بە مەبەستی ئامادەکاری تەواو بۆ مۆندیالی ساڵی 2022 قەتەر لەسەر ڕووبەری 800,000 مەتر سەوزایی بەرهەم باڵی یاریگایەک بەرهەم دێنێت. ئەمە لە کاتێکدایە ئەگەر وەرگرتنەوەی مافی میوانداری مۆندیال لەلایەن فیفاوە یەکێکە لە ئەگەرەکان یەکێکیش لە هۆکارەکان بەرزی پلەکانی گەرمایە لەم وڵاتە. بۆیە لە چوارچێوەیەدا هەموو هەنگاوێک و هەموو هەوڵێکی زیادکردنی سەوزایی و سیستەمی فێنبکەرەوە لە ڕێگەی چیمەن و درەخت و نەمام گیراوەتە بەربەوەی کە بینەران کە دەچن بۆیەوە هاندەران کە دەچن بوێت لە کەشێکی فێنکدا بتوانن بینەری یاریەکان بن. سەرپەرشتیاری پرۆژەکە ئامادەکاریەکان بە واژۆی قەتەر بۆ بەڕێوچوونی مۆندیال دادەنێت. ئەمش بۆ ئەو هەوادارانەی کە بەتەمان بچن بۆ قەتەر و لەوێ بینەر بن. ئامادەکاری دەکات بۆ جامی جیهانی ساڵی 2022 وەک ئاڵنگاریەک بۆ بەرەنگاربوونەوەی ئەو گەرما زۆرەی لە هاویندا دەگاتە 50 پلەی سەدی و ئەو دەنگۆیانەی لەبارەی پاشگەزبوونەوەی فیفا لە دەستنیشانکردنی وڵاتەکە بۆ میوانداریکردنی مۆندیالی 2022 ڕەت دەکەنەوە. لەو پانتاییە فراوانەی بیابانێکدا لە درەختی قەتەری و نەمامی پەروەردەکرا و ئەو فریزەی بەکاردەهێنرێت بۆ سەوزکردنی باخچەی ماڵان جیهانێکی ئاوەدان دروست دەکات. بەڕێوەبەری ئەم پرۆژێش دەڵێت ئەو کارەی ئەنجامی دەدەن دەبێتە میراتێکی هەمیشەیی بۆ وڵاتەکەیان. ئێمە لە ناوچەی سەوزایی ئامادەکراوی باکووری دەوحین کە هەموو ئەو مەرزانی لە یاریگەیەکی گەورەی جیهاندا هەیە دابینین دەکەین لە دار و درەخت و فریزی گونجا و هەموو ئاسانکارێک بۆ بەڕێوەچوونی مۆندیال دەکەین.
بەپێی هەواڵی چەند میدیایەکی جیهانی یەکێتی تۆپی پێی جیهان فیفا هەوڵی داوە مافی میوانداریکردنی مۆندیالی 2022 لە قەتەر وەربگرێتەوە بەڵام قەتەر بەڵێنی داوە هەموو ئاسانکاریەک بکات تا بەڕێنگاری هەموو ئەگەرەکانی پاشگەزبوونەوەی بڕیارەکانی فیفا بکات بودجەیەکی زۆریشی بۆ ئەو مەبەستە تەرخان کردووە. ئەو فریزون نەمامانەی ئێمە ئێستا ئامادەی دەکەین هێڵی واژۆی قەتەرە بۆ ئەنجامدانی مۆندیال وا کوالیتەکەی تاقی کراوەتەوە و کوالیتی هەر یاریگایەکی دیکەی ستانداردی فیفایە کا لە ڕووی دیمەنی سروشتی و ناوچەی وەرزشەوە گونجاوە. هەرچەندە بە فەرمی مافی میوانداریکردنی مۆندیالی 2022 دراوە بە وڵاتی قەتەر بەڵام هێشتا چارەنووسی ئەو مۆندیالە لە مەترسیدایە بە هۆکاری بوونی تیرۆر لە ناوچەکەدا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە وڵاتە لەگەڵ هەموو ئەم دەنگۆیانەدا هێشتا فیفا بە فەرمی باسی لەوە نەکردووە کە مۆندیال لە قەتەر وەربگرنەوە هەموو ئەوانەش باس دەکرێن ئەگەرێکی لاوازن. هاوکات قەتەر بڕی 200 میلیارد دۆلار بودجەی بۆ ئامادەکاریەکانی مۆندیال و سەوزایی و سیستمی فێنکەرەوە تەرخان کردووە. وەکو بڕگەیەکی ڕۆژانە بۆی کە ئێوە ئاگادار بن لە بەهای دراوەکان و هەروها نرخی زر لە بازاڕەکان ئێمە بڕگەیەکی تایبەتمان هەیە کە پێکەوە بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانتان بۆ دەخەینە ڕوو کە بەم شێوەیە $100 ئەمریکی بەرامبەر بە 146,100 دیناری عراقیە 100 یۆرۆ بەرامبەر بە 175,250 دیناری عراقیە 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 200,000 دیناری عراقە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 20,500 دیناری عراقیە و 100 تومانی ئێرانیش بەرامبەر بە 5,850 دیناری عراقیە مسقالێک زێری عیار 24 بە 431,000 دیناری عراقی و مسقالێک زێری عیار 21 بە 380,000 دیناری عراقیە و مسقالێکیش زێری عیار 18 بە 324,000 دیناری عراقیە. ئەوەی کە گرنگە زۆر جار ئێمە هاوڵاتیان چونکە سەردانی با بڵێن تورکیا یاخود بە تایبەتی ئێران دەکرێت هاتوچۆ لەو نێوەندەدا بۆ ڕۆشتنی هاوڵاتیان بۆ کاتی چارەسەر وەرگرتنیان بە شێوەیەک زیاتر هاوڵاتیان تەرکیزە خەن یاخود سەرنجە خەنە سەر بەهای تومەنی ئێرانی و هەروەها لیرەی تورکی ئێستاش دۆلاری ئەمریکی بە ئاستێک پەرزبوونەوەی بەخۆی بینیوە کە بۆتە جێی سەرنج و بۆتە جێی ئەوەی کە بە بەردەوام خەڵک ئامادەکاری خۆی ئەنجام بدات لە خەرجی و داهاتەکانی. بەڵێ ئەمەش نرخی درا و هەروەها بەهای زێڕ. وەک باسمان کرد لە سەرەتا وتمان تەوەری سەرەکی بەرنامەکەمان ئەمڕۆ ئاستی پەیوەندیە کولتوری و کۆمەڵاتیەکانە لە نێوان هەرێمی کوردستان و هەروەها لە نێوان کۆریای باشوور. میوانداری زۆر بەڕێز کۆنسۆڵی کۆریای باشوور لە هەرێمی کوردستان چۆنگ کوانژینمان کردووە بۆ ناو ئۆستۆدیۆ. ئانیۆنگ هاسەیۆ. باشه. Hello, nice to see you. Thank you for inviting me. ئۆکەی جەنابی قۆنسۆڵ با پرسیارەکەم ئاوها دەست پێ بکەم لەگەڵ تا چونکە تەوەری بەرنامەکەمان سەبارەت بە کولتور و هەروەها ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە کە لە نێوان هەرێمی کوردستان و کۆریای باشوور هەن. ئێوە ئەو پەیوەندیانە لە چه ئاستێک ئەبینن؟ Okay, this is a very good question. Honestly speaking, this is very hard to answer. So I would like to apply some criteria to assess the current situation of cooperation between Korea and Kurdistan. I would like to apply the ultimate of the cultural cooperation between نێوان هەرێمی کوردستان و هەروەها کۆریای باشوور و هەماهەنگی کلتوری و لە نزیکردنەوەی لایەنەکان شتێکی یەکجار گرنگە level of the culture and the social exchange. Especially 2 years ago, we marked the 15th anniversary of the bilateral relationship between Korea and Kurdistan because our relationship has been started since 2004 as the Jaipur Division has dispatched to the Kurdistan for the first time in the history
from that time on, we developed لو bilateral relationships تكساتەوە in terms of ئێمە political, economy, social, and culture. هەوڵماندا So social پەیوەندیەکان گەشتە exchange زیاتر and پێ بدەین لە social exchange and cultural exchange is لەوەی کە بەشێوەی کولتوری developing in هەماهەنگیمان tandem with لەگەڵ the political یەکتریدا and هەبێت economic و cooperation. ببینە So مای overall, ئەوەی I can say that the کەوا cultural and جۆرێک لە the پەیوەندیەکی بەهێز دروست بکەین ties are satisfactory و at the moment. بەڵێ چۆن ئەو پەیوەندیانە ئاڵگۆڕ پێەکەن لە نێوانتانە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان کۆریای باشوور. There are many ways کۆمەڵێک ڕێگا هەیە cultural and social exchanges. بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیە بەهێز بکرێت 2019 to the Kyrgyzstan. I started to do as many activities as possible. For example, we started a poem reading activity in the Erbil and in Suleimani. And last year we enjoyed the Korean movie night and drive-in movie night and drive-in National Day reception and Korean language contest and online Taekwondo Pumse competition. These kind of cultural and social activities will bring about more understanding and mutual trust. بۆ تێگەیشتنی زیاتر بوو لە نێوان And I'm very satisfied to see that more and more peoples of the two regions, two parties, are increasing their understanding بۆ and تێگەیشتنی trying to زیاتر cooperate بۆ in so ئەوەی many کەوا ways. بکەین بە شێوازە کارکردنمان بەیەکەوە لە ئاستێکی یەکجار بەدەستدا بێت So I hope that بۆیە من هیوا خوازم لە داهاتوودا بتوانین پەیوەندیەکان باشتر بکەین لە نێوان هەرێمی کوردستان و کۆریای باشوور و بکەین وا بکەین کە کارەکان ساڵانە لایەنیکەم چەند جۆر چالاکی ئەنجامەدرێت لە نێوانتانە لە نێوان ئەم دوو هەرێمە. as a consul general, وەکو کۆنسۆلی گشتی کۆریای باشوور لە هەرێمی کوردستان من هەوڵ دەدرم تاوەکو زۆرترین چالاکی ئەنجام بدەین لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا هەموو ئەو چالاکیانی ئەمە وەستاوەتە سەر بارودۆخی تەندروستی و پێشهاتەکان لە هەرێمی کوردستان لەسەر ئەگەر بارودۆخە ڕێگەمان پێ بدات ئێمە هەوڵ دەدەینکەوە بە شێوێک لە شێوەکان تا ئەتوانین هەماهەنگی کولتوری لە نێوان هەردوو گەلی کۆریا و گەلی کوردستان بەهێز بکەین و ئەمە ئەم تەمەنا و ئاواتی ئێمەیەکەوە بتوانین کە ئەو ئاواتانی کە لێرە هەیە لەگەڵ لەوانی لای کۆریایە ئێمە بتوانین بەیەکەوە تێکەڵی جەنابی کۆنسۆڵ لەوەتەی کە لێرەی چ شتێکی هاوبەش دەبیریت لە نێوان ئێمە و کولتوری ئێوە لە یەک نزیک بێت وەکو یەکتری بێت هاوشێوە بن. بەڵێ قسەکردن لەسەر هاو باشیەکان لە نێوان کولتوری کوردی و کولتوری کۆریا من ئەمەیە کە ڕوو بکەم لە ڕاستیدا من هەندێکات وێنەشم ئامادە کردووە کە تیایدا هاوشێوەی بێت ئەکە بتوانەکە نیشانی بدەن ئەگەر تەماشا بکەن ئەمە هاوشێوەیە لە جلی کوردی لە نێوان گەلی کۆریا کە بەو شێوازە دەپۆشن و ئاماش جلی کوردیە لە ڕاستیە هاوبەشێکی جار زۆر هەیە وەکو دەبینی بە هەردووکیان بە شێوەیەکی گشتی فراوانن وەکو شەڕواڵ و پانن بۆیە لە ڕاستیدا هەندە جا شەڕواڵی کۆریاش بەو شێوازە بەرفراوانە و بینجلی کوردیش بەم شێوازەیە هەردووکیان بەرفراوان ئەنی دەتوانین بڵین ئەمێشێکە لەو خاڵە هاوبەشانەی کە هەیە لە نێوان هەردوو کولتوری ئەگەر جەنابی کۆنسۆڵ پێش ئەوەی بچیتە سەر ئینێکی تر وێنەیەکی تر تۆ خۆی بەجلی و بەرگی کوردی مرتاحە لەبەری ئەەکەیت لە ئۆفیسەکەت؟ بەڵێ بە دڵنیایەوە چونکە من زۆر حەزم لە جلی کوردیە و پێشترش پێشیمە و زۆر حەزیلیەکەم چونکە هەر کاتێک کە من هاتمە کوردستان بۆ یەکەم جار هەوڵمدا کەوا جلی کوردی لەبەر بکەم بۆ ئەوە کاتێک کە من لێرە بووم سەرەتا نامەتوانی بچمە دەرەوە
بۆی بتوانم جلوبەرێکی باش بپۆشم بەڵام لە ساڵی 2019 ئەوە یەکەم جار بوو بەڵام بۆ جای دووەم کە لە ساڵی 2019 وەکو ئیشێکی فەرمی کە خۆ دەست بەکار بوو هاتمەوە لە ڕاستیدا دەستم کردە جلوبەرگی کوردی و من زۆر خۆشحاڵ بووم کە ئەتوانم جلی کوردی لە بەرکەم و من هەر کاتێک کەسمە بۆنەکان زۆر باشە با بەردەوام بین لەسەر کولتورەکانی تر کە نزیکن لە یەک ئەگەر ئێوە تەمەشای ئەمە بکەن بتوانن ئەمە پیشان بدەن ئەگەر تەمەشای ئەو وێنەیە بکەن ئێوە تەمەشا بکەن لە شایی کوردی لەگەڵ شایی کۆری شایی کوردی دەبینی ئەوان بازنەیەک دروست دەکەن هەمووان دەستیان لەسەر شانی یەکتریە شایی دەکەن و ئەگەر تەمەشای شایی کۆریەکان بکەی بە هەمان شێوە دەبینی کەەوە هەوانش بە هەمان شێوە دانس و شایی دەکەن بۆیە ئەمەشی چکە لەو خاڵە هاوبەشانی لە نێوان هەردوو کولتوردا هەیە ئەگەر تەمەشای ئەو وێنەیە بکەن لە ڕاستیدا تەمەشای دەفلێدان بدەن ئەمە شێوازی دەفلێدانی کۆریایی باشوورە لەگەڵ شێوازی دەفلێدانی کوردی دەفی کوردیە ئەگەر تو گوێیان لە ڕابگری هەتا لە ڕووی ئاوازەکردنەوە دەبینی هەندێک جۆر شێوازی عەزفکردنەکان و شێوازی ئەو دەنگکردنانی کە هەیە و لێدانەکانی دەبینی جیاوازیەکی یەکجار زۆری نییە لە ڕاستیدا هەمان شێوازی عەزفکردنمان هەیە هەتا شێوازی گرتنەکانمان جیاوازێکی زۆر تێدا نییە ئامەش دیسان نمونەیەکی دیکەیە لەو شێوازەی کە دەتوانین بڵێین هاوبەشی هەیە لە نێوان هەردوو کولتورە لە ڕاستیدا لە نێوان زمانی کوردی و زمانی کۆریش هاوبەشی هەیە ئەگەر تەمەشای لە ڕووی بنیادیەوە تەمەشای زمانی کوردی بکەین ئەگەر تەمەشای ئەو بنیادە بکەین من تۆم خۆش دەوێت من تۆم خۆش دەوێت ئەبریتیە لە بکەر و لە بەرکار و لە تەواوکار و هەروەها هەمان تێک هاتەی ڕستە سازی لە کۆریا هەیە سەرتا بکەرە دوای ئەوە کارەکەی و دوای ئەوەش بەرکارەکەیە هەمان شێوازی بنیادی لە ڕستە سازی لە زمانی کوردی و زمانی کۆری یەک شتە ئەگەر تەمەشای وێنەکەی سەرەوە بکەن دووسێ کە هەیە لە هەمان شێوە بە هەمان ژمارەش لە کۆریای باشوور هەیە لە کوردستان هەنگاو بە هەنگاو لە ناو کۆری زمانی هەنگەرم تۆ هەنگەرم بەتەواوەتی یەک مانایان هەیە بۆیە لەم نمونانە ئەتوانین ئێمە بڵێین کەوە very strong foundation for the prosperous بۆیە دەتوانین کە بڵێن لە نمونانەوە کە زۆر باشە ئێستا ئەگەر ئەوە بێنینە پێش چای خۆمان کە ئێمە نزیکین لە ڤەڵەنتاین و من تۆم خۆش دەوێت خەڵک ئەتوانێت ئەمساڵ لە جەنابتەوە ئەو وشەیە وەرگێت کە بە خۆشەویستەکەی بڵێت بە کۆری من تۆم خۆشەوێت چی وانە بە کۆری چی پێ ئەڵێن من تۆم خۆشەوێت 나는 너를 사랑해요. 나는 너를 사랑해요. 다른 데는 사랑해요. 사랑해요. Yes. 다른 데는 사랑해요. Yes. 사랑해요. زۆر باشە. باشە چه تایبەتمەندیەکی هەرێمی کوردستان هەیە کە جەنەبی کۆنسۆڵ سەرنجی جەنابتی ڕاکێشاوە؟ بەڵێ لە ڕاستیدا وەکوم پێشترش ئاماژە پێکرد کۆمەڵێک هاوبەش هەیە لە نێوان هەردوو کولتوردا لە ڕووی کولتور بەڕاستی من خۆم زۆر معجبم بە کولتور لە ساڵانی 1996 کاتێک من لە زانکۆ بووم هەمیشە دەچووم بۆ کتێبخانە بۆ ئەوەی کەوا لەسەر کولتوری وڵاتان بخوێنمەوە چکە زۆر حەزی لێ دەکەم لەو کاتەدا من بینیمەوە لەوەی کەوا هەندێک جار لە چ کەساتی شەڕدا دەبینی هەندێک کولتور هەیە کە جێبەجێکراوە من لە ڕاستیدا لەوێشەوە بزانیم هەرێمی کوردستان هەیە و بەو شێوازە کولتورەکانم ناسی بۆیە حەزم کرد لە ڕاستیدا بمە بەشێک لەو کولتورە و سەردانی بکەم و ئاشنای بم زیاتر لە نزیکەوە بۆ ئەوەی کە زیاتر ئەو خاڵە هاوبەشانە نیشان بدەم کە بینیمەوە ئەو کاتە
بۆیە من زۆر خۆشحاڵم لەوەی کەوا ئێستاکە دەبینم کە هاتوومە زیاتر ئاشنا بوومە و دەبینم خاڵی هاوبەشی زۆر زیاتر هەیە لە نێوان هەردوو کولتورەکەیە ئەمەیە من ئەم پەیوەندیە دوولانی نێوان گەلی کۆریا و گەلی کوردستان زیاتر بەرەو پێشەوە بخەین و هەروەها لە هەموو بوارێکدا هەوڵ بدەین هەماهنگیمان بە تەواوەتی لە هەموو ئاستەکاندا جەنابی هەبێت. کۆنسڵ زۆر جلوبەرگی کوردیت پێ جوانە با بزانم لە ڕووی خواردنەوە چ خواردنێکی کوردیت پێخۆشە ئەگەر بچیتە شوێنێک حەزەکەی چ خواردنێکی کوردی ئامادە بێت بیخۆی. قسەکەتم لەسەر خواردن ڕاستیە من هۆر حەزم بە دۆڵمەیە چونکە ئەو تامەی کە لە دۆڵمەدا هەیە لەگەڵ خواردنێکی کۆری کیمیش بە هەمان تامە. یعنی هەتا شێوازەکانشیان هاوبەشی هەیە لە دروستکردنیە بۆیە من زۆر حەزی لێ دەکەم هەر کاتێک کە من هەست کە ماندووم بکەم نەخۆشم لە ڕاستیدا لە خواردنی ئێوە کیمچی زۆر خۆشە تەندروستیشە نا کەلەرم و سرکەیە تێکەڵی ئەەکەن زۆر خواردنێکی خۆشە و بە سوودا زۆر باشە جەنابی کۆنسۆل با لە ڕوویەکی ترەوە دەستکەین بە کۆمەڵی پرسیاری دیکە ئەمانە شتی تایبەت بوون کە وەکو خواردن و وەکو جلوبەرگ ئەگەر ئێستا گروپێکی فەرهەنگی هونەریە کولتوری بێوێ سەردانی کۆریای باشوور بکات با بزانین چۆن ئاسانکاری بۆ دەکەنەوە. بەڵێ پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە حەز دەکەم ئەو هەوڵە دیپلۆماسیانەی خۆمان باس بکەین کە هەوڵماندا لە ڕاستیدا ئێمە تەنیا هەوڵمان نەداوە تەنیا لە پەرلەمان متمانەوەگرین دەستکەینەکە کردین بەڵکو ئێمە هەموو ئەو هەوڵەکانمان داوە لەسەر ئاستی دیپلۆماسیەتی گشتیش کار بکەین بۆیە تێکەڵاوێکی یەکجار زۆرمان هەیە لەگەڵ ڕۆژنامە نووسان لەگەڵ چارواکوانان لەگەڵ کۆمەلگای مەدەنی بە شێوازێکی زۆر هەوڵمان داوە ئەم پەیوەندیان دروست بکەین حتا لە ئاستی پەیوەندی نێوان هاونەشتیمانیان دروستکردنی تۆڕی پەیوەندی ئاڵوگۆڕکردنی زانیاری ئاڵوگۆڕکردنی شێوازی کولتوری من وەکو کارمەندێکی حکومی کۆریا من هەوڵ دەم کەوا بە شێوازێک پەیوەندەکان لە ئاستی تاک و ناو کۆمەلگا و کۆمەلگای مەدەنیش بەسکەم بەهێز بکەم نەک تەنیا لەسەر ئاستی دیپلۆماسی و لە نێوان پەرلەمان حکوومەت بەتایبەت لە ڕووی کولتوریەوە ئەمە یەکێکە لەو ئەرکانی من و ئەمەش استراتیژی حکوومەتی کۆریایە بۆی ئێمە بتوانین کەوا لە هەموو ئاستێک ئاڵوگۆڕەکان بکەین. باسمان لە زمانی کوردی کرد ئەگەر هەڵە نەبم جەنابەت لە 2019ەوە لە هەرێمی کوردستانیت زمانی کوردی چۆن دەبینی ئاسانە تا چەندێک فێری زمانی کوردی بوویت لە ماوەی ئەم چەند ساڵە؟ بەڵێ قسەکردن لەسەر زمانی کوردی بەنسبەت منەوە من قسە دەکەم من تەنانەت تووشی سوپڕایز بووم کاتێک بینیم کەوە زمانی کوردی زۆر زمانێکی جوانە حتا لە ڕووی زانستیەوە حتا لە ڕووی سیستەماتیکیەوە دەبینین کە زۆر جوانە بۆ قسەکردن لە ڕاستیدا لە کۆریاش بە هەمان شێواز لە کۆریاش کۆمەڵێک پیتی زۆر خۆش هەیەکوا دەکات بتوانێت قسەی بکەیت بۆیە دەبینین لە زمانی کوردیش ئەم ڕێنووسانە وای کردووە کە هەندێک پیتی خۆش هەبێ بتوانی بە خۆشی قسەی پێ بکەیت من بینیم کە هەوڵم دا قسە بکەم بە زمانی کوردی و شتی نوێ فێر بووم سێرم کرد جۆرێک لە ئاسانی و جوانی هەیە لە زمانەکەیە بۆیە زۆر جار نووسین و بڵاوکراوەکان یاخود کتێبەکانت بە سێ زمان بڵاو دەکەیتەوە بۆچی؟ چونکە ساڵی ڕابردوو من گوڵاڵە سوورە وەکو کتێبێک بڵاو کردەوە کتێبی گوڵاڵە سوورە لە سێ زمان بڵاوم کردەوە چونکە لە زمانی کوردیدا خەڵکێکی زۆر هەیە دەوێتی بیخوێنێتەوە و ئەمە تەنیا بۆ خەڵکی کوردی نەبوو بەڵکو بۆ دیانیەکان بوو بۆ قۆنسوڵخانەکان بوو چونکە بەشێکی زۆری ئەوانش زمانی کوردی نازانن بۆیە هەوڵمدا بە زمانی جیاواز بڵاوی بکەم و هەروەها بۆ خەڵکی کۆریاش بە زمانی کۆری نووسیم بۆ ئەوەی سرنجیان ڕابکێشم بۆی زیاتر
کورد بناسن. زۆر باشە جەنابی کۆنسڵ دوێنێ بەیانی بزەت بۆ کردم ئەتوانی ئەو شێرەی گوڵاڵە سوورەم کەمێک بۆ بڵێیت بە زمانی کوردی وانە؟ One more time. Can you say one more time? هۆنراوەی گوڵاڵە سوورە دوێنێ بەیانی بزەت بۆ کردم Read that. Oh, okay. ئێستا بۆ منی بڵێیت و بۆ بینەرانیش Yes, yes. Kulala Surah. بەڵێ گوڵاڵە Yes. سوورە Kulala Surah. Tuene beani bızat bo kırdım. Am beani yaş bızat bo dat kırdım. 마치 루마티 토 허즈가 야카 하르기스 페이나감 준카 토시레갈 마할 바르밧 다케 들리 수름 루샤와 사름 게지 나화토 바담 라샤바와 밤 돌라다 글로다 마와 마치 루마티 토 호즈가 야카 하르기스 페이나감 준카 토시레갈 바할 바르밧 바할 바르다케 들리 수름 루샤와 کام سەهامی دام زۆر سپاس بۆ تۆ نابێت دەستخۆش شارێک زۆر بە جوانی سپاس بۆ تۆ باشە با لە باسی شەرما کرد هۆنراوەت خوێندەوە بزانم سەرسامی بە کام شاعری کورد یان کام شعرانە ئەخوێنیتەوە What Kurdish? What? هۆنراوەی کوردی کام هۆنراوانە بەڵێ من زۆر حەزم لە شێرکۆ بێ کەسە چونکە ئەو یەکێک بوو لە شاعرە هەرە بەناو بانگەکان کاتێککە من گەیشتمە کوردستان هەوڵمدا کە بزانم کە چێ شاعری بەناو بانگە بۆیە بینیم کەوا شێرکۆ بێ کەس یەکێکە لە هەرە بەناو بانگەکان بە تایبەتی لە شعری بۆ سەر هەڵەبجە و بۆ کارەساتەکانی کوردستان وتووە بۆیە هەوڵمدا کە بیخوێنمەوە. Each joy I wear is sleeves either loose or tight, either short or long on me. Each sorrow I wear fit as if it were made for me wherever I am. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ با بزانین کاتە پشوەکانت کاتێککە کارێکت نییە پشوو دەدەیت لە هەرێمی کوردستان چۆن بەسەری دەبیت بەڵێ هەر کاتێک من هەوڵدەم کەوا کاتەکانی خۆم ڕێکۆم لە ڕاستیدا ئێستاکە بینیم خەڵکێکی یەکجار زۆر حەزیان لێیە کە فێر بن بەسەر زمانی کوردی بۆیە کاتێ من هەوڵدا بە قۆڵی فێری زمانی کوردی بکەم بینیم لەوەی کە بنیادێکی زۆر جوان لە زمانەکەدا هەیە و دەشێت فێری بێت بۆیە هەوڵمدا زیاتر ئەمجارە بەتەواتی قوڵبمەوە جەنابی کۆنسۆڵ لە ماوەی 5,000 ساڵی ڕابردوو ئێوە 900 جار زیاتر وڵاتەکەتان تووشی داگیرکاری بووە چ خاڵێکی هاوبەش لە نێوە ئێمە و ئێوە هەیە لەو بوارەدا جەنگت مەبەستە لە نێوان لە ماوەی 5,000 ساڵی ڕابردوو وڵاتی ئێوە 900 جار تووشی داگیرکاری و هێرش بووە هێرشیان بۆ سەر وڵاتتان بردووە چ شتێک هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئێوە کە هاوبەش بێت لەو بوارە لەو لایەنەوە کە هیچ کات ئێوە هێرشتان بۆ هیچ وڵاتێک نەبردو دایمەن هێرش هێنراوەتە سەرتان
پێش ئەوەی وەڵامی پرسیارە بدەمەوە من هەستم بادۆخی کوردێتان بە شی بکەمەوە لە ڕاستیدا کۆریا دەورە دراوە لەلایەن رووسیا و چینەوە کە دوو زلهێزی یەکجاری گەورن لە ڕاستیدا کۆریا زیاتر لە 90 جار گیر کراوە بۆیە هەمیشە هەوڵی داوە بە شێوازێکی ئاشتیانە لەگەڵ ئەوانی دیکەدا بژیت بەڵام هەمیشە ئەوانەی پێش ئێمە هەوڵیان داوە ڕوبەڕووی ئەو داگیرکاریانە بوونەوە کە لەلایەن هێزە گەورەکانەوە ڕوبەڕوویان کراوەتەوە بۆیە تووشی زەحمەتێکی یەکجار زۆر بوونەتەوە هەموو جارێک خەڵکی کۆریا هەوڵەدار کە یەکگرتوو بێت لە بەرامبەر ئەو مەترسیانی لە ئاسی دەرەکیە دروستە بێت بۆیە ئێمە ڕاستیدا شەڕ لە جەنگی کۆڕۆناداین شەڕێکی کۆڕۆنا دەکەین لە ڕاستیدا کۆریا هەمیشە پاڵپشتی هەیە بۆ لەلایەن ئەو وڵاتانی کە دۆستین بۆەوە بتوان شەڕی کۆڕۆنا ڤایرۆس بکەن چونکە هەمیشە کۆریەکان کاتێک کە ڕوبەڕووی جەنگ و مەترسی دەبنەوە هەوڵدەن هەمویان یەکگرتوو بن و خۆیان بەهێز بکەن بەو شێوازە وەڵامی ئەو هەڕەشانە بدەنەوە کە دێتە پێشێ بۆ ئەوەی کە ڕوبەڕووی زەحمەتەکان بیتەوە تۆ پێویستە و گەل یەکگرتوو بیت بەتایبەتێکە لە کەساتی قەیرانە بەتایبەتی لە ساڵی 1990 کە خەیرانێکی گەورەی توش بوو بەتایبەتی لە ساڵانی 1990ەکان کاتێکەوە قەیرانێکی گەورەی دارایی ڕووی کرد ئەلو کاتە خەڵکی هەموو لە ماڵەکانی خۆیان هەوڵیاندا جوانکاریەکانیان و زێڕەکانیان کۆ بکەنەوە و هەمویان دا بە حکوومەت وەکو خۆبەخشانە زێڕ و جوانکاریەکانی خۆیاندا بە حکوومەت بوو ئەوەی حکوومەت تووشی ئیفلاس و شکستهێنان نەبێت ئەمە ئەو ڕۆحی هاوکاری هەماهەنگیە و ئەم ڕۆحی خۆشەویستیە کە هەمانە بۆ وڵاتەکەی خۆمان گرنگترین شت ئەوەیە کە پێویستە حکمت هەبێت حکمت و یەکگرتووی خاڵی جەنابی کۆنسول من پرسیارەکانم تەواو بوو بەڵام ئەگەر هەر شتێکت هەیە و یان حەز ئەکەیت بە بینەرانی کوردستانی بڵێ بە زمانی کوردی یان بە ئینگلیزی ئەوە کامێرە بۆ جەنابتە. As a Consul General to the Arbil and گشتی کۆریای باشوور لە هەرێمی کوردستان نزیکەی 2 ساڵم لە هەرێمی کوردستان بەڕێ کردووە لە ڕاستیدا من زۆر چێژم لەو پەیوەندی هەماهەنگی کارە بینیوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا و هەروەها ئێمە لە ڕاستیدا ڕۆحێکی زۆر گەورەمان هەیە بۆ کارکردن و تێکەڵابوون لەگەڵ ئەم کولتورەدا لەگەڵ ئەم کولتورەدا هەر کاتێکش کە ئێمە دەبینین ئەم حاڵە هاوبەشیانە هەیە ئەمە زیاتر وامان لە دەکات سوور بین لەوەی کەوا بە شێوەیەکی تۆنتەڵ تێکەر یەکتری بین. کۆریا هەمیشە هەوڵەدا لە نزیکەوە لەگەڵ هەرێمی کوردستاندا کار بکات بۆیە هەموو پاڵپشتیەکە کات بۆ ئەوەی کەوا لەم ساڵانی داهاتووە ئێمە بتوانین زیاتر تێکەڵبین و پەیوەندەکانمان زۆر بەهێزتر بکەین و زۆر ڕۆژپاش بۆ زمانی کووری پێت بڵێم کە خۆشحاڵم کە لێرە بوویتە و بە زمانی خۆتان من سانێ پۆنگانۆیۆ تەواوە ئەگەر هەڵە نەبم من سانێ پۆنگاوۆیۆ. سپاس بۆ تۆ پێ خۆشحاڵ بووین کە لێرە لەگەڵمان Thank you very much. زۆر سپاسی کۆنسڵ دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان بوو. سپاس. بەڵێ هیوادارم کە لەم بڕگەیەمان سوتان وەرگرت بێت و هەروەها بڕگەیەکی سوودبەخش بێت بۆ ئێوە و چشتان لێ وەرگرت بێت کە کۆنسڵی کوریای باشوور با زمانی کوردی و هەروەها باس لە کولتوری هاوبەشی خۆیانی لەگەڵ ئێمەیان کرد. دەچینە سەر بابەتێکی دیکە کە گوندی لۆڤەر یاخود گوندی خۆشەویستی لە بەریتانیا هەروەک دەزانی ئەم ڕۆژانە ڕۆژانی خۆشەویستیە و ئەم مانگە ئاوینداران خۆشەویستی لە نێوایەکە دەگۆڕنەوە و شەی خۆشەویستی بە یەک دەڵێن یەکێکە لە ڕۆمانسیترین ناوچەکانی ئەو وڵاتە کە ئەم گوندەیە کە پەیوەندە بە ناوی خۆشەویستیەوە. ئێستا کە لە ڕۆژی خۆشەویستیش باس بکرد نزیک دەبینەوە عاشقان زیاتر ڕوو لەو گوندە دەکەن و دەستە و دیاری بۆ یەکتر دەبن بە مۆری ئەو گوندە و ئەوەش بۆتە سەرچاوی سەرەکی داهات و ساڵانە بە هەزاران پاوند بۆ کاری خێرخوازی لەو ڕێگەیەوە کۆ دەکرێتەوە. با پێکەوە بینەری ئەو گوندە بین کە پڕە لە خۆشەویستی.
یەکێک لە خزمەتگوزاری و نەریتە کۆن و کولتوریەکانی گوندی لەڤا یان گوندی خۆشەویستی لە بەریتانیا مۆری عاشقانە کە دوای ئەوەی 15 ساڵ لەمەوبەر فەرمانگەی پۆستە لەو گوندە داخرا. ئێستا کاروبارەکان و تەنانەت پێداویستی و کەلوپەلەکان بەبێ مۆری عاشقان لەو گوندە دەرناچن. ئەوەش بۆتە سەرچاوەی داهات بۆ گوندەکە و کەسانی کەم دەڕامەت. مۆری عاشقان تا ڕادەیەک خزمەتگوزاریەکی کۆنا لە ڕاستیدا دوای ئەوەی فەرمانگەی پۆستەمان داخرا بڕیارمەدا بۆ مۆرەوە کارەکان بە تایبەت کارتەکانی خۆشەویستی و ڤالانتاین مۆر بکەین. ئەو داهاتەی لەو ڕێگەیەشەوە کۆ دەکرێتەوە بۆ کاری خێرخوازی بەکاردەهێنرێت. هەرچەندە ئەم ساڵ بەهۆی قەدەغەی هاتوچۆ و ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا ژمارەی گەشتیاران و سەردانیکەران بۆ گوندی لەڤار کەم بۆتەوە، بەڵام ئێستا گەشتیارێکی زۆر بۆ بەدەستهێنانی کارتی ڤاڵەنتاین بە مۆری عاشقانەوە سەردانی گوندەکە دەکەن. ساڵانش لە مانگی شوباتدا گوندەکە پڕ دەبێت لە عاشق و معشوقی پڕخەون و خەیاڵ. هیچ شتێک لە یادگاری خۆشتر نییە و پێویستە لەلات بمێنێتەوە، بە تایبەت ئەگەر یادگاریەکە بە بۆنەی ڕۆژی خۆشەویستی یان لە دایک بوون بێت و لەلایەن کەسێکی ئازیزەوە پێت بگات. ئەو کارتانەی بە مۆری لەڤەوە پێتان دەگات بەڕاستی تایبەتە و جیاوازە. بەپێی سەرچاو مێژوویەکان ناوی گوندی لەڤا یان گوندی خۆشەویستی لە بەریتانیا ناوێکی دیکەی هەبووە، بەڵام سەدان ساڵە ناوەکەی بۆ گوندی لەڤا گۆڕدراوە. ماوەی 15 ساڵیش لەمەوبەر فەرمانگەی پۆستەی گوندەکەدا خراوە. ئێستا کارتەکانی تایبەت بە ڕۆژی خۆشەویستی لە دایک بوونەوە بە مۆری عاشقانی گوندەکە دەفرۆشرێن کە کللتورێکی کۆنی ناوچەکەیە. لە ماوەی 5 ساڵی ڕابردووشدا زیاتر لە 250,000 پاوەند لەو ڕێگەیەوە کۆکراوەتەوە و بۆ کاری خێرخوازی خەرج کراوە. دەبەسەر بابەتێکی تر و کە کۆتا بابەتی ئەمڕۆمانە بەس لە کچە هونەرمەندێکی ئوردونی لە ڕێگەی مێکەپ و شێوەی خۆی دەگۆڕێت، ڕوخساری خۆی دەگۆڕێت و بۆ کەسایەتی جیهانیەکان مێکاپ بۆ خۆی دەکات، شێوەی وەکو ئەوان لێ ئەکات و ئەستێرەکانی جیهان و هونەر و وەرزش ئەم خانمە خۆی خسۆتە قاڵبی هەر یەکێکیانەوە، بەڵام بە شێوەی مێکاپکردن و لە ڕێگەی بەکارهێنانی مێکاپی جوانکاری ئەو کارە دەکات. وەک خۆشی ئاماژەی پێدەکات ئەو کارەی لە ماوەی خولەکێکدا لە تۆڕی کۆمەڵایەتیەکان دەبینرێت و زیاتر لە 7 کاتژمێری ویستووە تا هەمان شێوەی ئەو کەسایەتی نەخشاندووە لەسەر ڕوخساری. واتە مەرجنیە ئەوەی کە ئێمە لە ئینستاگرام دەیبینین خێرا هەر ئەوە بێت کارە و تۆزە دانرابێت، کارێکی زۆری لە پشتەوە کراوە. با پێکەوە بینەر بین. لە یەکەم چرکەی بینینی سیمای کەسایەتێکی دیار و ناسراو دەبینرێت، بەڵام ئەمە هونەرمەندێکی مایکەپ ئارتێستی ئوردونی گەنجە و لە ڕێگەی مایکەپەوە شێوەی خۆی گۆڕیوە بۆ شێوەی شاژنە ئەلیزابێت. نەک هەر ئەمەش بەڵکو لە ڕێگەی مایکەپەوە شێوە و ڕوخساری بۆ چەندین هونەرمەند و کەسایەتی دیاری سیاسی و جیهانی دەگۆڕێت. لەوانە دۆناڵد ترامپ و ئەستێرەکانی میسر و گۆرانی بێژان وەک کەلسوم و هونەرمەندان وەک عادل ئیمام و ئەنجلینا جولی لە ڕێگەی ئەم کارە شێوەدەیان هەزار هەوادار و لایەنگری بۆ کارەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدەست هێناوە. ئەوەی لە ماوەی خولەکێکدا دەبینرێت لە ئینستاگرام لە ڕاستیدا خولەکێک نییە، بەڵکو کاتێکی زۆری ویستوە. زۆرجار 24 کاتژمێر پێش ئەوە لە کەسایەتیەکان لا کردارەکانیان و زمانی جستەیان چۆن دەدوێن و هەڵسەنگاندنیان لەسەر دەکەم تا بتوانم وەک خۆیان بکەم. هەندێک جاریش 7 کاتژمێر بۆ مەیکەپەکە تەرخانەکە. سەردەمی کەرانتین زۆرێک لە هاوڵاتیان سوودیان لێوەرگرت بە پەرەپێدان بە کارەکانیان یان فێربوونی کارێکی نوێ. ئەم خانمە هونەرمەندەش وەک خۆی دەڵێت لە منداڵیەوە ئارەزووی لە هونەر بووە و وێنەکێشان خولیای بووە. لە کاتی قەدەغەکردنی هاتوچۆ هیچ شتێک نەبووە، هەموو شتێک وەستا، بەڵام من دەرفەتی ئەوەم بۆ ڕەخسا کە ئەم کارە بکەم. لە منداڵیەوە هەمیشە هونەرم خۆشویستوە، وێنەم دەکێشە، داهێنەر بووم، بۆیە دەستم کرد بە گۆڕینی کارەکەم. هەر جارەی تابلوێکم دەکێشە، هەر جارە و دەبمە کەسێکی نوێ، ئەوەش کەشێکی خۆشم بۆ دەگونجێنێت و من دەگۆڕێت. کارەکانی ئەم خانمە هونەرمەندە لە ڕێگەی بەکارهێنانی مایکەپی تایبەت بە جوانکاریە و لەسەر ڕوخساری خۆی دەبێت کە وێنەی ئەو کەسایەتیانە هەڵدەگرێت و دووبارە لەسەر ڕوخساری خۆی دەیان کێشێت. بەم کارەشی لایەنگران و هەوادارانی دڵخۆش کردووە و هەندێک جار هەوادارانی ئەو کەسایەتیە جیهانیانە داوا دەکەن لەسەر شێوەی هونەرمەندێک یان یاریزانێکی جیهانی ڕوخساری ببینن.
هوەرێکی جوانە دەتوانێت بە خۆی وتی هەر جارێ خۆی بە شێوەیە بگۆڕێت بەم شێوەیە ئێمەش هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم کە پرۆگرامتان بەدڵ بوو بێت و تا هەفتەی ئایندا و بەشێکی دیکە لە بەرنامەی ڕۆژباش من بەخواتان ئەسپێرم و ئەوە لە یاد نەکەم بۆ کۆتاییەکەی هەڵم گرتوو بێتان بڵێم کە ئەمڕۆ 1 ساڵ بەسەر تەمەنی ڕۆژباشدا تێدەپەڕێتی وادارین کە ئەم ساڵ ساڵێکی پڕ لە خۆشی و شادی ببێت بۆ ئێوە هەرچەند ساڵێک بوو پڕ لە نەخۆشی و ناخۆشی بەڵام ئینشاڵڵ ئەم ساڵ کە بێتەوە ئێمە لە پرۆگرامەکەمان زیاتر جەخت بخەینە سەر ئەوەی کە بابەتە جوانەکانتان پێشکەشکەین دوور بێت لە کۆرۆنا هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازم و خواتان دەکەم.